بنای خوای گەورە میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورە برژێ بەسەر پێغەمبەر و یاوریاوانانی و سڵاو و ڕەحمەتی خوای گەورە لە ئێوەی زێدە بەڕێز و ئازیز و خۆشەویست. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم اجعل القرآن ربيع قلوبنا وجلاء حزننا وذهاب همنا وإنشراح صدورنا. خوشکانی زێدە بەڕێز و ئازیز و خۆشەویست، زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە ئەمڕۆ خۆم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبینمەوە بە هیوای گەیاندنی چەند پەیامێکی ئیلاهی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست وەکو بەبیرهینانەوە بۆ خۆم و بۆ هەموو ئەو کەسانەی کە گوێبیستی ئێمە دەبن. بەڕێزانم، کۆڕی ئمڕۆمان لە ژێر ناونیشانی ژیان پێویستی بە تۆیە. بەڵێ ژیان پێویستی بە تۆیە خوشکە بەڕێزەکەم. ئێمەش پێویستمان بە ژیانە لە پێناو دابینکردنی ژیانی هەتایە کە ژیانێکە دوای ئەم ژیانە دێ. بەڵێ خوشکانی بەڕێزم، ئەگەر ئێمە وەڵامی ئەم ژیانە بدەینەوە لە کاتێکدا ئەم ژیانە زۆر پێویستی بە ئێمەیە، کەسانی دەوروبەرمان دار و بەرد و چیا هەموو پێویستی بە تۆیە، تەنانەت ژینگە پێویستی بە تۆیە. ئەو کاتە تۆ بەختەوەر دەبی وەلا بەختەوەریەکەشت هەر بۆ ئێستا نابی، بەڵکو بەختەوەریەکەت بەردەوام دەبێ. لە سەرەتای وتارەکەمان حەز دەکەم بە چیرۆکێکی ڕاستەقینە دەست پێ بکەم. لە وڵاتی بەریتانیا سەرۆکی نیقابەی ئەم وڵاتە لە کۆڕێکدا لە کاتێکدا کە کۆمەڵێک پزیشک تەخەڕوزیان دەکرد، سەرۆکی نیقابە هەستا وتارێکی دا کە خۆی پزیشکێک بوو بە تەمەن بوو. باسی ئەزمونێکی خۆی جێڕایە، وتی ڕۆژێکیان لە کاتی زستانەدا بوو لە درەنگانێکی شەو درەنگ بوو، باو بارانێکی یەکجار زۆر بوو لە دەرگا دراچوم دەرگام کردەوە بینیم ئافرەتێکی شلەژاو. وتی دکتۆر تکال لێ دەکەم، تاقە کوڕێکم هەیە، کوڕەکەم زۆر نەخۆشە، تای پلەی گەرمی زۆر بەرز بۆتەوە، تکال لێ دەکەم بەهانامەوە وەرە و یارمەتیم دەبۆی منداڵەکەم کوڕەکەم لە مردن ڕزگار بکرێ. زادەڵێ منیش ناچار بووم لەگەرم ئافرەتە چووم. ڕێگایەکە تۆزێک دوور بوو، هەردووشمان سیارەمان لانە بوو. لەم درەنگانی شەو لەو تاریکی و لەو شەوە سەخت و پڕ لە باو بارانە مەسافەیەکی زۆرمان بە پێ بڕی. ئیتر کە گەیشتینا ئەو شوێنە دیتم منداڵەکەی بەڕاستی زۆر نەخۆش بوو، پلەی گەرمای زۆر بەرز بووە. بەڕێ بە دیار مندارەکەومە بووم و عیلاجی پێویستم پێدا تاکو منداڵەکە پلەی گەرمای دابەزی و تەندروستی بەرەو بارێکی زێگیر چوو. ئیتر خەریک بخوا حافیزی بکەم ئەم ئافرەتە هەندێ پارەی خستمە ناو زەرفێک و ویستی پێم بدا، بەڵام من وتم من بۆ پارە نەهاتوم و تەنها هاتوم یارمەتی ئێوە بدەم و پێی ئەم پارەی وەرناگرم. دەرێ هەرچەندەم ئافرەتە هەوڵیدا، بەڵام من ڕەتم کردەوە پارەکەم وەرنەگرت. ئیتر دەرێ لەم کۆڕە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەریتانیا دانیشت بوو کە ناوی لوید جۆرج بوو. دەرێ لوید جۆرج دەستی بە گریان کرد و هەستاوە بەم دکتۆرەی وت ڕێگام پێدەدەی دەستت ماچ بکەم. وتی چۆن تۆ دەستی من ماز دەکەی؟ گوتی بەڵێ. چۆن دەستی من ماز دەکەی؟ گوتی ئەمە وەسیەتی داکمە. گوتی دەزانی ئەو منداڵێک کە تۆ چووی چارەسەری بکەی چیە بوو؟ چیە بووتی؟ من بووم، دایکم مردووە، بەڵام وەسیەتی بۆ من کردووە کە ئەگەر لە ژیاندا مابم و تۆم دۆزیەوە ئەوە دەبێت دەستت ماچ بکەم. بەڵێ من بووم، منت لە مردن ڕزگار کرد، یارمەتی منتدا. جا خوشکە بەڕێزەکانم، یارمەتیدانی خەڵک و بەهاناچوونی خەڵک ڕەنگە تۆزێک ماندیر بکە، تۆزێک لە کاتت بگرێ، بەڵام لەوانەیە بەروبوومێکی یەکجار گەورەی هەبێ. ئێمە وەکو کەسانی بڕواداریش بڕوامان بەوەی هەیە کە تەنها چاوەڕوانی سوپاس و پاداشتی دنیا ناکەین، بەڵکو چاوەڕوانی ڕەزامەندی و پاداشتی ئیلاهی دەکەینەوە لە ڕۆژی دوایی. جا ئەو کەسانی کە کار و کردەوەی چاک دەکەن هەموو کاتێ دڵیان خۆشە، هەز بە جۆرێک لە ئیتمئینان و لە ئاسوودەی و لە دڵخۆشی دەکەن. جا زانایانی دەروون ناز دەڵێن ئەمە وەکو یاسایەکی ئیلاهی بەشێک لە پاداشتی کردەوەی چاک خوای گەورە هەر لە ژیانی دنیاە دەداتەوە کەسە چاکەکان، بەڵام بەشە زۆری پاداشتەکەی خوای گەورە بۆ ڕۆژی دوایی هەڵدەگرێتن. جا خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ وما كان الله معذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون.
خی گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم لە کاتێکدا کە کافر سەرسەختەکان دەیانوت بۆ خی گەورە سزامان بۆ نانێری خی گەورەش دەفەرمێ سزایان بۆ نانێرم لەبەرەوەی تۆ لە ناو ئەوانی و سزایان بۆ نانێرم بۆ لەبەرەوەی کەسانێک لە ناو ئەواندا دەژی ئەمان کەسی چاکن و ئیستیغفار و تۆبە دەکەن و لە خی گەورە دەپاڕینەوە جا خوشکە بەڕێز دەکەم ڕەنگە دوعایەکی خێری تۆ ڕەنگە چاکەیەکی تۆ ڕەنگە ئیستیغفارێکی تۆ ڕەنگە شەو نوێژێکی تۆ ئەمە بێتە هۆی ئەوەی سزای خی گەورە دوور بخاتەوە لە ئۆمەتێک سزای خی گەورە ڕابگرێ ڕەنگە بەدبەختی و نیکبەتی و گوناه و تاوانی یەکێک لە ئێمە ئەمە ببێتە هۆی قار و غەزەبی خی گەورە و برسیتی و نەهامەتی بۆ یەک کۆمەڵگە بهێنێ لە سەردەمی موسا سەلامی خی لەسەر بێ خەڵک تووشی قات و قوڕی و بێبارانی و نەهامەتێکی زۆر هات بوون چەند ساڵێک خەڵک بەم شێوازە ماوە جا خەڵکەکە هاتنە لای موسا سەلامی خی لەسەر بێ وتیان ئەی موسا دەی خۆتۆ قسە لەگەر خی گەورە دەکەیت و گفتوگۆی لەگەر دەکەی داوا بکە خی گەورە بارانمان بۆ بارێنی جا موسا سەلامی خی لەسەر بێ خەڵکەکەی کۆ کردەوتی بادەر بچین و لە شوێنێک کۆ ببینەوە لە دەرەوەی شار نوێژی بارانبارین بکەین بەڵکو خی گەورە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی خەڵکەکەش هەموو کۆبوونەوە لەگەر موسا دەرچوون بۆ شوێنی دیاری کراو کاتێک نوێژی بارانیان کرد و زۆر لە خی گەورە پاڕانەوە بەڵام بارانیان بۆ نەباری جا موسا چوو لەگەر خی گەورە گفتوگۆی کرد خوای گیان ئێمە زۆر پێویستمان بە بارانی ڕەحمەتی تۆیە بۆمان نابارێ ئایا ئێمە کەسی چاگنین شایانی باران نین شانی وەڵامدانەوەی دوعایەکانمان نین خی گەورە فەرمووی ئەی موسا بەڵێ شایانن بەڵام لەناو ئێوە کەسێکی گونەهباری بەدبەخت کەسێکە کە بەڕاستی من زۆر لی تووڕم کەسێکی گونەهبارە بۆیە وەڵامی نوێژە بارانەکە و دوعاکانی ئێوە نادەمەوە جا موسا گەڕایەوە ناو خەڵکەکە و پێیوتن ئەو خی گەورە وا دەفەرمێ تکا دەکەم چێ گونەهبارە با دەرچێ بۆی خی گەورە وەڵامماندا بداتەوە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی کەس دەرنەچوو بەڵام چەند خولەکێکی پێچوو بارانێکی بە گوڕباری خەڵکەکە زۆر دڵیا خۆش بوو لە هەمان کاتدا پرسیارێکی زۆر گەورەش بۆیان دروست بوو دەی خی گەورە وای فەرموو کەسیش لە ناومان دەرنەچوو ئەمە چۆن گۆڕا موسا جارێشتر گفتوگۆی لەگەر خی گەورە کردەوە و فەرمووی خوایە گیان ئێمە تێنەگەیشتین لە حیکمەتی تۆ لە نەهێنی ئەمە کەس لە ناو ئێمە دەرنەچوو لە کاتێکیشدا بارانمان بۆ باری خی گەورە فەرمووی ئەی موسا ئەو کەسە گونەهبارە بینی خۆم و خۆی تۆبەی کرد و استیغفاری کرد وتی خوایە گیان ئەوە بەڵێن بێ و بەڵێنەکەشی ڕاست بوو من لە ناخی ئەو تێگەیشتم لە ناخی ئەو هەستم پێکرد کە ڕاستگۆیە لەگەرە من وتی خوایە گیان من بەڵێنت پێدەدەم کە لە ئێستا واز لە هەموو گوناه و تاوانەکانم بهێنم بۆیە منیش تۆبە و ئیستیغفارەکەم لێ قبول کرد و بارانی ڕەحمەتم بۆ ئێوە باران جا موسا فەرمووی خوایە گیان حەز دەکەم بزانم ئەو کەسە چێیە خی گەورە فەرمووی ئەی موسا ئەو کەسە لە کاتێکدا کە گونەهبار بوو من فەزعم نەکرد و کەشفم نەکرد چییە ئێستا لە کاتێکدا تۆبەی کردووە چۆن کەشفی دەکەم جا خوشکە بەڕێزەکەم ئێمە دەتوانین ببین بە هێلانەیەک بۆ باڵندەکان ئێمە دەتوانین ببین بە ئاوێکی سازگار گول و باغ و دار و درەختەکان بەهۆی ئێمەوە بڕوێ و لە هەمان کاتیشدا دەتوانین ببین بە زەنگە زۆرەیەک و ئازاری خەڵک بدەین دەتوانین ببین بە مێشێک و دەوروبەری خۆمان هەرەسان بکەین دەی بۆچی ئێمە نەبین بۆچی نابی بەو مێش هەنجین بەرهەم بهێنین بۆچی نابی بە هێلانەیەک لە کاتێکدا باڵندەکان لە کاتی سەرمای زستانە پێویستیان بە هێلانەیەکەوە بێن لە ناخی تۆی هێڵانەیەک بۆ خۆیان بکەنەوە بۆچی نابی بەو ئاوە سازگارە دار و باخ و گوڵەکان بۆ خۆت ئاو بدەی دەی ئەگەر ناتوانی وەکو هەنگبی ئەگەر ناتوانی هێلانەیەک بی بۆ باڵندەکان و ئەگەر ناتوانی بە ئاوێکی سازگار تکات لێ دەکەم مەبە بە دڕک مەبە بە پوش و پەلاش باغ و گول و باغەکانیش مەشێوێنە شێواز و مەسهەریان لە خۆیانەوە جوانە بەڵام تۆ تێکیان مەدا ئازیزەکەم بۆچی ئێمە نەبین بە کەسێکی سوود بەخش بەڵێ ژیان پێویستی بە تۆیە دەتکات لێ دەکەم وەڵامی ژیان بدەرەوە چونکە ئەم ژیانە کە پێویستی بە تۆی بۆچی وەڵامی نادەیتەوە ئەگەر وەڵامی بدەیتەوە دەزانی خوای گەورە چیت پێ دەبەخشێ ئەوە با بەڵێنی چی
بەڵێنێکی خوای گەورەت پێ بدەم کە لە قورئانی پیرۆز فەرمیێتی دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون بەڵێ ئەو خوایە پێ دەڵێ خوای پەروەردیگار کە هەرگیز بڵە بەڵێنەکانی خۆی پەشیمان نابێتەوە هەر کەسێ چنێر بێ چمێ بێ پیاو بێ ئافرەت بێ گەنج بێ پیر بێ بەڵام کار و کردەوەی چاک ئەنجام بدا یا بەمانایشتر بەروبوومی باوەڕەکەی بریتی بێ لە کار و کردەوەی چاک ئەو خوای گەورە دەفەرمێ ئێمەش زندوی دەکەینەوە دڵێکی پڕ لە ئاسوودەیی و بەختەوەری پێدەبەخشین و لە ڕۆژی دوای زۆرترین ئەجر و پاداش پێ دەدەینەوە و بە باشترین شێوە پاداشتەکەی دەدەینەوە جا بەڕێزەکەم پێغەمبەری خوا درود و سڵای خوای گەورە لێ دەفەرمێ بادیرو بالأعمال الصالحة پەلە بکە ڕاکە هەوڵدا ژیانی خۆت بگۆڕە لە خراپەوە بەرەو باشە لە کردداری خراپ بەرەو کردداری باش ئەگەر تۆ کار و کردەوەی باش ئەنجام بدەی ڕەنگە زۆرێک لە ئێمە زۆر کات هەیە بەڵێ قورئان دەخوێنین تەسبیحات دەکەین بەڵام زۆر جار هەیە شەو نوێژ دەکەین بەڕۆژوو دەبین ڕەنگە نوێژە سونەتەکان چێشتە نوێژ و ئەمانەش هەموو بکەین بەڵام ئایا دەبێ خوای گەورە هەموو ئەمانەمان لێ قبول بکە دەزانی خوای گەورە چۆن لێت قبول دەکا خوشکە بەڕێزەکەم خوای گەورە دەفەرمێ هەموو ئەوانەی ئەو زوکر و یادانەی کە بە زمان دەیکەی بەمەرجێ خوای گەورە لێت قبول دەکا ئەگەر عەمەلی ساڵحیشی لەگەر بێ ئاوە زۆرێک لە گەنجان دەبینی فلانە کەسە محەجە بێ نوێژ دەکات چووە بۆ حەج بەڵام سەری کە خوو ڕەوشتی چەند ناشیرنە خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ من كان يريد العزة فلله العزة جميعا إليه يصعد كلم الطيب والعمل الصالح يرفعه خوای گەورە دەفەرمێ ئەگەر بەرزی و بڵندی و پایەبەرزیت دەوێ ڕێز و قەدرت دەوێ کەسایەتیەکی جێگیر و سەنجیلت دەوێ ئەوە لە خوای گەورە داوا بکە لە خەڵک داوا مەکە و بزانە خوای گەورە کەلیم الطەیبت بۆ بەرز دەکاتەوە بە مەرجێک عەمەلی ساڵحی لەگەر بێ زە ئیبن عەباس عەبدوڵای کوڕی عەباس کە بە مفەسیری قورئان و کوڕی ئامۆزای پێغەمبەری ئازیزمانە درود و سڵای خوای گەورەی لێبێ دەفەرمێ ئەلکەلیم الطەیب دووشت دەگرێتەوە یەکەمیان بریتە لە کار و کردەوەی چاک دووەم زکر و یادی خوای گەورە و فەڕائیش کێچێ لە زانە خواناسەکانە دەفەرمێ خوای گەورە کاتێک زکرەکانت لێ قبول دەکا ئەگەر بێت و عەمەلی ساڵحی لەگەر بێ یعنی عەمەلە ساڵحەکانت لەگەر زکرەکان بەیەکەوە بەرز دەبنەوە و سەنجێکیان دەبێ خوای گەورە هەردووچیان بەیەکەوە قبول دەکا بەڵام ئەگەر تۆ تەنها عیبادەتت پەیوەندی نێوان خۆت و خوای گەورە چاک بکەی بەڵام پەیوەندی نێوان خۆت و بەندەکانی خوای گەورە چاک نەکەی کەوابی تۆ نیوەی عیبادەتت کردووە نیوەی عیبادەت ئەنجام داوە چونکە وەکو زانایان دەرن فەرمیانە دوو پێناسەیان کردووە لە بۆ عیبادەت العیبادە هي علاقة بين العبد وربه وبين العبد وعبده واتە عیبادەت خواپەرستی بریتە لە پەیوەندی نێوان بەندە و خوای گەورە و بریتە لە پەیوەندی نێوان بەندە و بەندە کابی تۆ دەبێ هەردووکت بەهێز بێ هەم لەگەر خەڵک لەگەر خوای گەورە پەیوەندیت بەهێز بێ و هەمیش لەگەر بەندەکانی خوای گەورە پەیوەندیت بەهێز و ڕێک و پێک و ئاسوودە بێ دەزانی خوشکە بەڕێزەکەم ئەگەر تۆ هەموو کاتێ ڕوود گەشاوە بێ قسەکانت خۆش بێ ئەوە سۆز و خۆشەویستی خەڵک بۆ خۆت دابین دەکەی خەڵک تۆیان خۆش دەوێ خەڵک سۆزیان دەبێ بۆ تۆ جا یەکێ لە زانایەکان کە منداڵێکی ئاوە گەنجێکی لابوو ئیشی لەلا دەکرد و خزمەتی دەکرد بەڵام ئەم کوڕە ئەم غولامە زۆر حەزی لە خەو بوو زۆر تەمبەڵ بوو کە ئەم زانایە بەڕێزە ناوی ئیمامی جەعفەری سادق بووە ئیتر ئەم کوڕە زۆر حەزی بە خەو بوو هەموو کاتێ دەنووست بە شەو بە ڕۆژ دەنووست جا ڕۆژێکیان ئیمامی جەعفەری سادق ئەم کوڕەی ناردی بۆ ئەوەی پێداویستیەکی بۆ جێبەجێ بکە بەڵام ئەم غولامە زۆر دواکەوت ئیمامی جەعفەری سادق بە دوای گەڕا لە کۆڵانەکان تا دۆزیەوە بینی لەسەر شوستێکە خەوی لێکەوت بوو ئەوە هات دەستی بەسەری داهێنا فەرمووی یا غولام تەنام باللەیل والنەهار ئەی کوڕی چاک ئەی کوڕی گەنج تۆ بە شەو بە ڕۆژ دەنوویت تۆ بە شەو بە ڕۆژ دەخەویت دەی
إن لك النهار لك الليل ولنا النهار فرمووی شەو بۆ تۆ بێ و ڕۆژیش بۆ ئێمە بێ تۆ بە شەو بخەوە بە ڕۆژی ئیش بۆ ئێمە بکە بەبێ ئەوەی لێی تووڕە بێ بەبێ ئەوەی بەسەریەوە هاوار بکە. جا بەڕێزەکانم پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای گەورەی لێبێ وەصفی ئەبوو بەکری سدیق دەکا دەفەرمێ ئەبوو بەکر کەلغەیث ئەینەما وەقع نەفعە دەفەرمێ ئیمامی ئەبوو بەکر وەکو بارانێکی بەپیت و بەفەر وایە ڕوو لە هەر شوێنێ بکە سوود دەگەێنێ بەو شوێنە. جا ئێمەش بۆ وەکو ئەبوو بەکر نەبین بۆ وەکو ئەبوو جەهل بین چ شتێ ڕێگامان لێ دەگرێ خوشکە بەڕێزەکەم چ شتێ ڕێگامان لێ دەگری ئەگەر وەکو ئەبوو بەکر بین و ببین بە بارانێکی بە پیت و بەفەر لە هەر شوێنێ بووین شوێن پەنجەمان دیار بیتن. گەنجێک دەجێڕێتەوە باسی خۆی دەجێڕێتەوە دەڵێ من گەنجێک بووم لە کافتریایەک ئیشم دەکرد بەس بە دوای کۆکردنەوەی پارە بووم دنیا فریوی دابووم. ڕۆژێکیان خەڵک هاتن بۆ ئەو کافتریایە و ئیتر گەنجێک سیمایەکی جوانی بەدەم و چاویەوە دیار بوو دەڵێ هات حیسابەکەی بداتە من دەر ئەو گەنجە ویستی بەیەک جوملە پەیامێکی ئیلاهی بە من بگێنێ دەڵێ یا بەیەک ڕستا وتی الحساب إنما الحساب اليوم الحساب فەرمووی ئەوە هاتووم حیسابەکەی خۆم پارەکەی خۆم بدەم بە تۆ بەڵام حیسابی ڕاستەقینە لێپرسینەوەی ڕاستەقینە لە ڕۆژی دواییە. ئەو گەنجە دەڵێ ئەم قسەی ئەم کوڕە إنما الحساب اليوم الحساب دەرێ تەنها ئەم ڕستەیە منی هەژاند لە ناخەوە کاریگەری لەسەرە من هەبوو وای لێ کردم بە خۆمدا بچمەوە بیر لە قیامەت بکەمەوە بیر لە مردن بکەمەوە بیر لە حیسابی دوایی بکەمەوە ئیتر بڕیارمدا تۆبێ بکەم بەرامبەر بەخوای گەورە دەستم کرد بە نوێژەکان دەچوم بۆ مزگەوت دەر ڕۆژێک لە مزگەوت ئەم گەنجەم بینیەوە دەرێ وتم دەمناسیتەوە وتی نەخێر دەڵێ وتم دەزانی من فلانە کەسم لە فلانە کافتریە کە هاتی ئەم ڕستت بە من گوت إنما الحساب اليوم الحساب وتی بەڵێ 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 ئێستا دەدناسمەوە وتم ئەم جوملەی تۆ ئەم ڕستەی تۆ منی هەژاند بەهۆی تەنها ئەم ڕستەی تۆ من تۆبەم کرد و وازم لە ئیشی کافتریا و لە پارە کۆکردنەوە و بەڕاستی دنیا فریوی دابووم ئاگام نە نوێژم دەکردان نە هەر خوان بەبیر نەبوو قیامەتم هەر بەبیر نەبوو بەڵام تەنها ئەم ڕستەی تۆ هیدایە بۆ سەبەبی ڕێنمایی من. خوشکانی بەڕێزم خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ وئین تطیعوه تهتدوا دەفەرمێ ئەگەر ئێوە ئیتاعی خوا بکەن خوای گەورەش هیدایەتتان دەدا خوای گەورە ڕێنماییتان دەکا ڕەنگە هەر یەکێ لە ئێمە کۆمەڵێ ئیشی چاک و ئیشی چاکمان هەبێ خوڕەوشتی جوانمان هەبێ بەڵام لە زۆر ڕووەوە کەم و کورتیشمان هەبێتن نەمانتوانی بی وەکو پێویست فرمانەکانی خوا و پێغەمبەری خوا جێبکەن جێبەجێ بکەین ئەوە تا خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ فمن تبع هدايا فلا يضل ولا يشقى خوای گەورە دەفەرمێ لە زمانی عەرەبی فمن تبع هدايا یعنی هەر کەسێ یعنی هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ شوێنکەوتووی فرمانەکانی خوای گەورە بێ لە هەموو ڕێکەوە فلا يضل ولا يشقى هەرگیز تووشی گومڕایی و بەدبەختی و نیکبەتی و قار و غەزەبی خوای گەورە نابێ. جا ئەگەر تۆ دەتەوێ خوشکە بەڕێز دەکەم بە تەواوی بکەوتە ژێر بەهاری ڕەحمەتی خوای گەورە بەرەکەتی ئیلاهیت لەسەر بێ ئەوە دەبی لەو کەسانە بی فەمەن تەبیع هودایە بە تەواوی هەنگاو بە هەنگاو شوێن قۆناغ بە قۆناغ فرمان بە فرمان فرمانەکانی خوا و پێغەمبەری خوا جێبەجێ بکەی. بەڕێز دەکەم خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين خوای گەورە دەفەرمێ پەلە بکەن بۆچی بۆ بەدەستهێنانی لێبوردەیی خوای گەورە بۆ بەدەستهێنانی ڕەحمەت و بەزەیی و بەرەکەتی ئیلاهی ئەگەر ئەمانەت لە دنیا توانیت دەستەبەر بکەی ئەی لە قیامەت چ دەستەبەر دەکەی بەهەشتێک کە پانتاییەکەی بەقەت هەموو ئەرز و ئاسمانە وەڵکو ئەرز و ئاسمان دەچێتە ناوی. بەڕێزەکانم ڕەنگە ئێمە بەهۆی ئەو تەکنەلۆژیایی کە ئێستا لە ژێر دەستمانە لە کۆمپیوتەر و ئەنتەرنێت و فەیسبوک و تویتەر و هەموو ئەو جۆرە شتانە کە ئیشی لێسە دەکەین
ڕەنگە زۆر کاتێ زۆر بە بێباکانە مامەلەی لەگەر بکەین ڕەنگە شتێک دابەزێنین پێچەوانەی ڕەزامەندی خوای گەورە بی کۆمنتێک دەنووسی بۆ کەسێ شتێکی باشی بڵاو کردوتەوە بەڵام تۆ کۆمنتێکی لە بۆ دەنووسی شتێکی بۆ دەنووسی یعنی وای لێ دەکەی لە ئیشی چاچی سار دەکەیتەوە جا لەو کاتەدا کە تۆ بە تەنهای بەڵێ دەتوانی شتی خراپ دابەزێنی بچیتە ناو ئەو پەیج و ئەو سایتانەی کەشتی خراپی تیا بڵاو کراوەتەوە کە تەنها شەیتان و ئەوانەکانی شەیتان دڵیان پێخۆشە و ئیشی لەسە دەکەن تۆش لەگەرەوان دەستێکەل دەکەی ئالەو کاتەدا سەر بۆ ئاسمان بەرز بکەوە برێ ئەین الله خوا ئایا خوا ناتبینێ ئایا تۆ ئەمە لەبیر دەکەی إن الله سميع بصير ئایا تۆ ئەمەد لەبیر نییە خوای گەورە جێبیستە و خوای گەورە بیسەر و بینەرە تۆ دەبینێ و تەسویری تۆ دەکا دەزانێت تۆ چ دەڵێ و دەیها گەنج بەم شێوازە فریویان خواردووە و تا درەنگانێکی شەو بەڵکو گەنج هەیە تا بەیانی نانوی خەریکی فەیسبوک و تۆڕەکە و مەلایەتیەکانە شتی خراپ بڵاو دەکاتەوە گفتوگۆ لەگەر کوڕەکان دەکا خوشکە بەڕێزەکەم تکا دەکەم ئاگداری خۆت بە هیچ کاتێ شتێ مەنووسە شتێک مەڵێ ئیلا ڕەزامەندی خوای گەورەی تیادا نەبێ چونکە ئەمە دەمینێ بۆت ئەمەت بۆ دەمینێ خوای گەورە دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هیچ شتێ نییە بیلێیت هیچ شتێ نییە بینووسید ئەو بزانە دوو فرشتە لە لای ڕاست و چەپتە یەکیان خراپەکە ئەیتریان باشەکەت بۆ دەنووسێ خوشکە بەڕێزەکەم من ڕۆژێک لە کەناڵێکی ئاسمانی جێم گرتبوو کچێک پەیوەندی بە یەکێک لە بانخوازە جیهانیەکان کرد کە کەناڵێکی ئاسمانی بوو ئەو کچە وتی مامۆستای بەڕێز من کچێکم تەمەنم 24 ساڵە بەڵام هەز دەکەم نیوچەوانم سێنزەیە هیچ شتێکی باشم بۆ نایە لە هەموو لایەکەوە بەدبەختی و نیکبەتی ڕووی لە من کردووە زۆر حەز دەکەم وەکو هەموو کچێک ژیانی هاوسەرگیری پێک بهێنم وەزیفەیەکم هەبێ بەختەوەر بم بەڵام هەموو کاتێ هەز بە دڵتەنجی و بێتاقەتی و گونەهباری خۆم دەکەم هەموو کاتێ زۆر بێتاقەتم زۆر دڵتەنگم زۆر نابەختەوەر و نائاسوودەم جا ئەو مامۆستایوتی ئایا تۆ هەز ناکەی گونەهبار بی وتی بەڵێ هەز دەکەم گونەهبارم گوتی گوناهەکانت چۆنە وتی بەڵێ زۆرم گوناه کردووە لە ڕابردوو و زۆر ئازاری دلی دایکمم داوە بۆیە هەز دەکەم تەنانەت وەزیفەم هەبوو لە وەزیفەکەم دەریان کردوم حتا ئێستا یەک گەنج داوای منی نەکردووە ئەگەر چی شێوە و شکلیشم مەقبولە و ڕێکوپێکیشە زا خوشکە بەڕێزەکانم پێغەمبەری خوا درود و سڵای خوای گەورەی لێبێ دەفەرمێ لە فەرمودەیەکدا دەفەرمێ لا يزيد من العمر إلا البر ولا يرد القضاء إلا الدعاء وإن الرجل ليحرم الرزق بذنب يصيبه أم حديثة كإمام بيهقي وابن ماجه روايتيان كردوا بيغنبري خوا دەفەرمێ هیچ شتێ نییە تەمەن درێژ بکە ئیلا کار و کردەوەی چاک نەبێتن و هیچ شتێ نییە بەڵاو موسیبەت و قەدەرە ناخۆشەکان لە تو دوور بخاتەوە ئیلا دوعا نەبێ و زۆر جار هەیە خوای گەورە ڕزقێک بۆ کەسێ دەنێری بەڵام ئەو کەسە گوناهێ دەکا خوای گەورە مەحروبی دەکا بێبەشی دەکا لەو ڕزقە کە خوای گەورە دەیە بۆی بنێری جا خوشکە بەڕێزەکەم ئەگەر دەتەوێ تووشی بەڵاو موسیبەتە ناخۆشیەکان نەبی ئەگەر دەتەوێت تەمەنت درێژ بی ئەگەر دەتەوێ لە ڕزقێک بێبەش نەبی کە خوای گەورە دەیە بۆت بنێری ئەوە خوشکە بەڕێزەکەم کار و کردەوەی چاک بکە و خۆشت لە گوناه و تاوان پارێزە دیارە ئێمە وا تێگەیشتووین کە کاری چاکە و پاداش وەرگرتنەوە تەنها بە ئەنجامدانی کار و کردەوەی چاکە نەخێر خوشکە بەڕێزەکەم بەڵکو تۆ پاداشتی زیاتر وەردەگریتەوە ئەگە خۆت لە گوناه و تاوان پارێزی یعنی هەر وەکو نوێژ دەکەی ڕۆژوو دەگری باڵاپۆشی پاداش وەردەگریتەوە درۆ ناکەی غەیبەت ناکەی ئازاری خەڵک نادەی لەسەر هەموو ئەمانەش پاداشتی یەکجار زۆر وەردەگریتەوە
بەڕێزەکانم ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە فەرمودەیەکدا دەفەرمێ مهلا عن الله مهلا لولا شباب خشع وبهائم الركع وأطفال رضع لصب عليكم العذاب صبا ئەبوو هورەیرە دەفەرمێ ئاگدار بن خوای گەورە زۆر مۆڵەت بە ئێوە دەدا زۆر مۆڵەتی بە ئێوە داوە ئەگەر لەبەر منداڵێکی شیرەخۆر و لەبەر ئاژەڵێک و لەبەر گەنجێکی لە خواترز نەبێ ئەوە ڕەنگە سزا و ئازاری خوای گەورە وەکو بارانی بەهار بۆتان ببارێ جا بۆیە خوشکە بەڕێزەکانم بەڵام بە پێچوانەشی ئەگەر بەقەدەر کار و کردەوەی چاکەکانی ئێمە بەقەدەر خۆپاراستنی ئێمە لە گوناه و تاوانمان ئەو قار و غەزەب و تووڕەیی خوای گەورەمان لێ دوور دەکەوێتەوە بەڕێزەکانم مامۆستایەک باسی خۆی دەجێڕێتەوە لە یەکێ لە قوتابخانەکان ئەمە ڕوویداوە بەڵێ من زۆر ڕقم لە باڵاپۆشی بوو ئیتر هەندێک تەلەبەمان هەبوو هەندێک قوتابیمان هەبوو هەر لە قۆناغی بنەڕەتی لە 5 و 6 ئیبتیدایی باڵاپۆش بوون دەڵێ منش زۆر ڕقم لێیان بوو زۆر بەسەریانەوە هاوارم دەکرد و خۆم لێ تووڕە دەکردن و دەمشوشتنەوە و هەستم بریندار دەکردن دە ڕۆژێ یەکێ لەم کچانە باڵاپۆش بوو دەڵێ وتم بەیانی نایتەوە بۆ قوتابخانە بەم شێوازە دەرەی دۆلمەی پێچراوی نایتەوە سەرزنشتم کرد بەڵێ ئەم کچەش هیچ وەڵامێکی نەدامەوە بەڵام ڕەنجی تێکچوو زۆر متەئەسیر بوو دەڵێ کە چوو بۆ ماڵەوە بەدایکی وتبوو دایە مامۆستاکەم زۆر هەرەشە و گورەشەی لێ کردووم پێمی وتووە بەیانی ناگەڕێیتەوە بەم زولوبەرگە ئەگەر بەم زولوبەرگە بیتەوە لە قوتابخانە دەرد دەکەم دایکیشی بەم کچەی وتبوو کچی خۆم ئەوە فرمانی خوایە خوای گەورە بە ئێمەی وتووە بە من دەڵێ و بە تۆی وتووە دەبێ ئێمە باڵاپۆش بین جا ئەم کچە زۆر بە بەڕائەتەوە وتی دایە گیان من بە قسەی خوا گیان بکەم یا بە قسەی مامۆستاکەم بکەم دایکی پێیوت کچەکەم دەبێ بە قسەی خوا گیان بکەی چونکە خوای گیان خالق و ڕسقدەری ئێمەیە وەخوای گەورە قیامەت و دنیای ئێمەی بەدەستە بەڵێ ئەم کچە زۆر قسەکەی دایکی چووەدلی بانی گەڕاوە بۆ قوتابخانە بە هەمان زولوبەرێک مامۆستایەکەی کە بینیەوە زۆر بەتوندی بەسەریەوە هاواری کرد و ئیهانەی کردووتی پێم نەوتیت بەم زولوبەرگانە نەیتەوە بۆ قوتابخانە یاڵە بگەڕێەوە بۆ مارەوتی ناگەڕێمەوە من نازانم بە قسەی تۆ بکەم یا بە قسەی ئەو بکەم مامۆستایەکەش وتی مەبەستت لە ئەو چییە تی مەبەستم لە ئەو خوای پەروەردیگارە دروستکەر و ڕسقدەری ئێمەیە ئیتر ئەو مامۆستایە بە قسەی ئەم قوتابیە ناخو دلو دەرونی جولاوە ناخو دلو دەرونی هەژاوە یعنی زۆر کاریگەری لە مامۆستایە کرد وای لێ کرد بە خۆدا بچێتەوە زۆر شەرمی لە خۆ کردەوە و مامۆستایەکە قوتابیەکەی بەجێ هێشت و چوو لە غورفەیەک بە تەنها دانیشت و دەستی کرد بە گریان وتی من چیم کردووە سەیری کە ئەم کچە بچووکە چۆن تێگەیشتووە لە دینی خوای گەورە ئیتر ئەم مامۆستایە بڕیاریدا کە بگەڕێتەوە تۆبە بکا و واز لە شکاندنی محەجەبەکان و قوتابیە باڵاپۆشەکان بهێنێ و خۆشی باڵاپۆش بێ ئیتر سەردانی ماڵی ئەم کچەی کرد و زۆر سوپاسی دایکی ئەم کچەی کرد وتی خوای گەورە پاداشتی بە خێرت بداتەوە کە منت لەو هەموو تاریکی و نەهامەتی و قوربەسەریە ڕزگار کرد بەهۆی پەروەردە جوانەکەی کچت و ئەو پەیامەی کە تۆ پێتدا ئەویش بە منی گەیان کە خوای گەورە هیدایەتی منیدا لەسەر دەستی ئێوە زا خوشکە بەڕێزەکەم بەڵێ تۆ منداڵەکەت کچەکەت کوڕەکەت فێرە کۆمەڵێک پەیامیان بکە با ئەوانیش باخواز بن چونکە ئەمانە دەبن بە توێشوو بۆ تۆ و دوای مردنیشت دەبن بە باشترین توێشوو بۆ خۆت و بۆ هاوسەرەکەت و بۆ ماڵەکەت و بەرەکەتێکی ئیلاهیت بەسەردا دەبارێ لە ماڵەکەت بەڕێزەکەم ڕەنگە هەندێک جار هەیە ئێمە چاکە دەکەین بەڵام نازانین ئەم چاکەی شوێنی خۆی دەگرێتەوە یان ناگرێتەوە دەبێ ئێمە هەرگیز بیر لەوە نەکەینەوە ئایا ئەگەر چاکەمان کرد خەڵک سوپاسمان دەکە یان نامانکە لا نورید منکم جەزاء ولا شکورا ئێمە دەبێ ئەمە پەیاممان بێ ئێمە چاوەڕوانی پاداشتی ئیلاهی دەکەین ئەگەر خەڵێ سوپاسمان بکەیە سوپاسمان نەکە ئێمە ئەومان بەلاو گرنگ نەبێ بەڵکو هەموو کاتێ ئەمە پەیاممان بێ ئێمە چاوەڕوانی سوپاس و پاداش لە ئێوە ناکەین
جا وەکو لە ئەثەر هاتووە دەڵێ ڕەنگە هەندێک جار هەیە تۆ چاکە دەکەی لەگە کەسانێک کە شانی چاکە بن و کەسانیشتر شانی ئەو چاکە نین بەڵام ئەمە بەلای تۆ گرنگ نەبێ ئەگەر چاکە لەگە کەسێک شانی چاکە بوو ئەوە چاکە بەڵام ئەگەر شانی چاکە نەبوو ئەو خۆت شانی ئەم چاکەیت لەبەر تۆ کەسێکی چاچی بۆیە چاکە لەگەر هەموو کەسێ دەکەی بۆیە پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای گەورەی لێ بێ فەرمودەیەکدا دەفەرمێ البر لا يبلى والإثم لا ينسى والديان لا يموت فكما تدين تدان دەفەرمێ چاکە هەرگیز ون نابێ ها لە زمانی کوردی خۆشمان لە پەندی کوردی دەڵێ چاکە بە ئاو دابدە و ڕۆژێک لە ڕۆژان پێی دەگەیتەوە پێت دەگاتەوە ئەم چاکە یعنی چی یعنی ئەگەر لە دنیاش پێت نەگاتەوە بەڵام دڵنیە بە لە قیامەت پێت دەگاتەوە وچی گونا هیچ لەبیر ناکرێ لە دەفتەری کردەوەت ناسڕێتەوە مەگەر بە تۆبە و ئیستیغفار و لێبوردنی خوای گەورە نەبێتن وهروها والديان لا يموت خوای گەورەش هەموو کاتێ زیندووە و نامرێ و کەما تدین و تودان و بشزانە تۆ چ بچینی ئەوە دەدوریتەوە خوشکە بە ڕێزەکەم واللهی ئەگەر بۆ دایک و باوکت چاکبی خوای گەورە منداڵی ساڵحت پێدەدا ئەوانیش بۆ تۆ چاک دەبن ئەگە بۆ خەسوو خەزورت چاکبی خوای گەورە تۆش دەبیت بە خەسوو خەزورت خوای گەورە چۆن بووک و زاوای وات پێدەدا بۆ تۆ باش دەبن ئەمە قانونێکی ئیلاهیە و خوای گەورە مجاملە لەگەر هیچ کەسێ ناکە جا بەڕێزەکانم ڕەنگە زۆر جار هەیە ئێمە زۆر متەئەسیر بین بە دنیا بە شێوازێکی وە یعنی شتێکی دنیامان دەست ناکەوێت یا هەوڵ بۆ شتێکی دنیای دەم زۆر خەفەتی پێدەخۆین ئێمە دەبێ بزانین خوشکە بەڕێزەکەم یا شتێک لە ڕابردوو بۆمان نەهاتۆتە دی کە بە بیرمان دێتەوە زۆر حەسرەت و خەفەتی پێدەخۆین یا زۆر غەمی داهاتوومانە ئەرێ دەبێ لە داهاتوو کچەکەم وابێ کوڕەکەم وابێ ئەی ئەگەر وانە بوو جا من چی بکەم خوشکە بەڕێزەکەم پێویستە ئێمە بزانین ئێمە ناتوانین ڕابردووی خۆمان بگۆڕین کە ناتوانین بیگۆڕین کەوابێ دەبێ بیخەینە ناو پەڕاوی لە بیرچوون و ناشتوانین وێنەی داهاتووی خۆمان بکەین کە ناتوانی وێنەی داهاتووی خۆت بکەی کەوابی ئەوەی لەسەر تۆ پێویستە یەکەم هەوڵدان دووەم پشتبەستن بە خوای گەورە ئەوەتەیە خوای گەورە پەیامێکە ئاراستت دەکا و پێت دەرێتی وعلى الله فليتوكل المؤمنون پێویستە بڕواداران پشت بە خوای گەورە بەستن وقل يعملوا ئیش بکە هەوڵ بدە بۆ لە هەمان کاتیشدا پشت بە خوای گەورە بەستەوە لە ناخودل و دەروون تا پشت بە خوای گەورە بەستەوە جا ڕۆژێکیان پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای گەورەی لێبێ لە بازاردا دەگەڕا چاوی بە بەرخێکی عەیبدار کەوت مردوو بوو مردارەوە بوو لە بازار فرێدا بوو پێغەمبەری خوا بە چەند کەسێکی وت ئەرێ ئەو بەرخەتان دەوێ بە درهەمێک ئەوانیش وتیان نا وەڵڵا ئەی پێغەمبەری خوا بۆ چیمانە مردووە مردارەوە بووە ئەگەر زیندووش بە هەر عەیبدار بوو چ جای ئەوەی کە مردووە جا پێغەمبەری خوا فەرمووی وەڵڵاهی ئین لە الدنیا ئەهوەن عند الله من هذا فەرمووی سوێن بەخوا دنیا ها چۆن ئەوە چەند بێ قیمەتە لای ئێوە بە بەلاشیش ناتانەوێ دەوەڵڵاهی دنیا لەکن خوای گەورە زۆر لەوە بێ قیمەترا جا خوشکە بەڕێزەکەم تۆ خۆت یەکلاکەوە بۆ خوای گەورە کە نێتت باش بێ واللهی تەنانەت خەوتنت هەستانت دانیشتنت ئیشکردنت چێژ لێنانت خزمەتی ماڵەکەت پاکردنەوەی ماڵەکەت دڵخۆشکردنی هاوسەر و منداڵەکەت هەر هەمووت لۆ بە عیبادەت حیساب دەکرێت زانایەکان دەڵێن ئێواران کە دەخەوی تەنها ئەگەر دووشت بکەیت تا بەیانی دوو فرشتە بۆ دەبن بە پاسەوان و هەر هەموو دقە بە دقە چرکە بە چرکە لە بۆت بە عیبادەت دەنووسن ئەو دوو شتەش دەزانی چیە خوشکە بەڕێزەکەم یەکەم شت پێشەوەی بخەوی دەستنوێژێک هەڵبگرە ئەگەر دوو ڕکعاتیش نوێژیش بکەی ئەو هەر زۆر زۆر باشترە چونکە لەوانەیە بە ئاگەر نەیت لە بۆ شەو نوێژ ئەم دوو ڕکعات نوێژە بۆت دەبێ بە چرا گۆڕەکەت ڕووناک دەکاتەوە وە خوشکە بەڕێزەکەم کاتێک کە تۆ دەخەوی بەدەستی بەدەست نوێژ خوای گەورە دوو فرشتت بۆ دەنێری
تا بەیانی پاسەوانیت دەکەن و تا بەیانی لە بۆت بە عیبادەت حیساب دەکەن. شتی دووەم کە عیبادەتەکە تەواوی هەموو لە بە عیبادەت چرکە بە چرکە بۆت بە عیبادەت حیساب کرێ. هەر کاتێک بە ئاگا هاتی ئەم تەسبیحاتە بخوێنە. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير سبحان الله الحمد لله ولا إله إلا الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. هەسێک کە ئەمە چەندە چەند کەمە خوشکە بەڕێزەکەم چەند سرکەیەکی پێویستە ئەمە بخوێنە تا بەیانی یعنی دەی باوەڕ بکەن ئەگەر ئێمە ژیانی منداڵی و پیری و خەوتنەکان لێ دەربینین ئەوەی کە دەمینێتەوە ئەگە کەسێ لێکیان داوەتەوە خەریک بوون بە ماڵ پاکردنەوە و بە تەلەفۆن و سەیرکردنی تەلەڤیزۆن و نان خواردن و ئەمانە هەمووی لێ دەربینە ئەگەر لێکیان داوەتەوە ئەگەر تەمەنش 6 ساڵ بی تەنها ساری لێ دەمینێتەوە لەبەرەوە ئەگە تەمەنش 6 ساڵ بی ئەگەر لە شەو ڕۆژێکە 8 سەعات بخەوی کابی 20 ساڵ لە تەمەنت بەس بە خەوتن ڕۆیشتووە 6 ساڵی منداریشی لێ دەربینە دەی چی هەیە لە ئێمە ڕۆژانە 2 سعاتی هەر بە نان حازرکردن و بە نان خواردنی نەباتە سەر ئەی چی هەیە ڕۆژەی 2 سعاتی هەر بە تەلەفۆن و تەلەڤیزۆن نەبردوویتە سەر هەموو ئەمانە خوشکە بەڕێزەکانم ژیانت دەبا ژیانت دەخوا بەڵام تۆ ژیان بخۆ تۆ کات بخۆ بیخۆ بۆ ئەوەی چی وتەزەودوا فإن خەیرە الزادی تەقوا واتقون یا ئولی الألباب خوای گەورە دەفەرمێ زاد و زەخیرەی زۆر بۆ خۆت دابنێ فإن چونکە باشترین زاد و زەخیرەی قیامەت بریتە لە خواترسی و تەقوا و ئیشی چاک. جا خوشکە بەڕێزەکانم زانایەکان هاتوونە پێناسەی عیبادەتیان کردووە بە شێوازێکتر. العیبادە هو يشمل كل أفعال وأقوال ما يحبه الله من قول سواء كان ظاهريا أم باطنيا. زانا كان ضلين عبادة بريتية لهم أو وتو كردواني كخواي جورة بيخوش أو حزي بيتي أو يتسبى ضل أنزام ددري ياخد بشكاني جست أنزام ددريتن. زاخوش كبرزة كم بقدر أوي كتو كارو كردوي تساق دكي بقدر أوا لخواي جورة نزيق دبيته وبقدر أوش خواي جورة دلت خوش دكاو وموفق دكاو توفيقت بيدا بخشي وخواي جورة كارو كردو كانت ساق دكا. زاخوش كبرزة كانم يشي الصحابة برزة كان كناي زيد بوا أم زيدة زور حزيدة كرت صدقة بتزيب كاتن بويا دائما زور كاتبو صدقي بقيش باشوينه ككسي لي ديار نبا أو بياو صدقي شي داك زور حزيلة صدقي سربو لبرو خواي جورا باكا باسي صدقي سر دكا هم خواي جورا قبولي دكا وهميش قناها كانتي بيدا سريتا زاروجي شان سوبو مزقوت بيني تنها بياويق لمزقوتا أم كاتكاتي تشتنقابو ديتي يك بياو لمزقوتا وانويش دكا وخريشي نيجو عبادتا وتي بخوا بيدتي أم بياوي زور فقير وهجار وندار به بويا هندي باري لبرشي داريناو لا تنيشت بياو كيدانا وبخيراي قوندركاني لا بيكردو لا مزقوت درتو بلام كركي زاني لا هستي بيكرد أما باوتشيتي بلام نيزاني أما بوتي وايكرد باشان وتي باوك أو تسيبو أم بارد لا تنيشت من دانا وتي كرم لا تشندر وتي لا مزقوت أمن كانوا يجم دا كردو بخيراي هاتي بارد دانا وتي والله ما توبوي وتي بالله وتي والله هنا مزاني توبوي وتي من ويستم صدقية بدزيبكم وتم أم بياو كلام كاتنا واختار ميج دكا وعبادة دكا دبي بياو شي فقير به بخوا أمزارة أم صدقية دم باو وتي باوك والله من بوم وتي داي بابا تخوا بابتين بولاي بيغمبري خوا درود الصلاة خواي قوري لي بي با أما يبوم جيرينو بزين دكري من صدقي توور بقرم زا أما ينبو بيغمبري خوا جيرا بيغمبري خوا درود الصلاة خواي قوري لي بي رستيشي زور ببيزي فرموي فلك ما أخذت يا معين ولك ما نويت يا زيت فرموي أي معين ككركنا أي معين بو فرمي أي معين أوي كبيدرا حلالي خوتا بلام أي زيت بونيتي كتو دات خواي جورا لسر أساسي أو نيتا خواي جورا لتوي قبول كرت أتونيت تبو كصدقيتي بتزيب كيتو وبدأي بكسيك أم كسد بهجار بيني هاتا بير ساود بۆیە خوای گەورە لێتی قبول کرد. زا خوشکە بەڕێزەکانم
ئیمامی ئیبن قەییم ڕەضا و ڕەحمەتی خوای گەورە لێ بێ دەفەرمێ ئاگدار بە گوناه و تاوان مەکە چونکە گوناه و تاوان تووشی کۆمەڵی بەڵاو موسیبەتی یەکجار گەورەت دەکا جا باسی هندێک لە زەرەر و زیانەکانی گوناه و تاوان دەکا ئیمام ابن قەییم دەفەرمێچێ لە زەرەر و زیانەکانی گوناه و تاوان ئەوەیە کە علم و معریفەتت ئەگەر هەد بێ بەڵام لە ناخ و دل و دەروونت نامینێ و دەسڕێتەوە لەبەر العلم نور علم بریتێ لە ڕووناچی چ شتێک دەیسڕێتەوە چ شتێک دەیکوژێنێتەوە گوناه و تاوان لە ناخ و دەرو دل و دەروون تعلم ناها ناهێلێ بۆی زۆر کەس دەڵێ قورئانم لەبەر بێ بەڵام هیچم لەبیر نەماوە چەندەها کتاب خوێنتەوە چەندەها فەرمودەم لەبەر بووە هیچم لەبیر نەماوە ئەمە دەزانی بۆ چونکە گوناهی کردووە گوناهەکان علمەکەیان سڕیتەوە جا خوشکە بەڕێزەکەم ئیمامی شافعی ئاوە گەنجێکی 14-15 ساڵی بوو ئالەو کاتەدا ئیمامی مالیک مامۆستایەکی زۆر بەناوبانگ بوو لە شاری مەکەی پیرۆز بوو ئیمامی مالیک کە ئیمامی شافعی هاتە خزمەت ئەو بۆی وانەی لەلا بخوێنێ ئیمامی مالیک هات لە پێش ئیمامی مالیک لەسەر چۆک دانیشت ئیمام مالیک کۆمەڵی پرسیاری لێ کرد بینی گەنجێکی زۆر بە زانست و زانیاری و تێگەیشتن و زیرەکێکی زۆر سەیری هەیە فەرمووی ئەی کوڕی خۆم ئامۆژگاریت دەکەم خوای گەورە علمێکی زۆر باش و چاچی بە تۆ بەخشیوە تکات لێ دەکەم بە گوناه ئەم زانیاریانە مەکوژێنەوە ئەم علمە مەکوژێنەوە کە خوای گەورە و نورێ خستیتە ناو دل و دەرونی تۆ زا خوشکانی بەڕێز یەکێ لە شتانەی کە بەڕاستی لە گوناه و تاوان زەرەری هەیە بۆ مرۆڤ ئەوەی کە مەحرومت دەکا لە ڕزق یەشتر لەوەکان کە تووشی زۆرێک لە بێتاقەتی وەهن و بێزاریت دەکا وەروها خوشکە بەڕێزەکەم یەکێ لە ئاثارە خراپەکانی گوناه و تاوانەوەیە کە حەز دەکەی بینی خۆت و بەندەکانی خوای گەورە وەکو جۆرێک لە وەحشیەت دروست دەبێت دلت بە کەس خۆش نییە دلت بە خوای خۆش نییە دلت بە عیبادەت خۆش نابێ دلت بە نوێژکردن بە قورئان خوێندن خۆش نابێ یعنی هەز دەکەی تێکەڵ بە خەڵک دەبی بەڵام دلت خۆش نییە تێکەڵ بە دۆست و برادەرانت خۆش دەبی دلت خۆش نابی نوێژ دەکەی دلت خۆش نابی دەچی بۆ سەفرە دلت خۆش نابێ ئەمە بەش سێکە بەشێکە لە سزای گوناه و تاوانەکانی کە خۆت ئەنجامت داوە هەروەکو بەشێک لە پاداشتی چاکەکان خوای گەورە پێت داتەوە لە دنیا بە هەمان شێوازیش بەشێک لە سزای گوناه و تاوانەکان خوای گەورە پێت دەداتەوە خوشکە بەڕێزەکەم لە کۆتاییدا دەمەی چەند ئامۆژگاریەکی بە پێزی خوشکە بەڕێزەکانی خۆم کەم هەم بۆ خۆم هەم بۆ ئێوەکو بەبیر هاتنەوە یەکەم شت خوشکە بەڕێزەکەم پێت دەڵێم ژیانی خۆت بگۆڕە ڕێڕەوی ژیانی خۆت بگۆڕە و لە هەمان کاتیشدا خۆت لە ڕۆتینیات دوور بخەرەوە هەندێکشت هەیە ڕۆتینیاتە ژیانی خۆت تەمەنی خۆت گەنجایەتی خۆت کاتی خۆت لە ڕۆتینیات سەرف مەکە بۆ نمونە کچ هەیە کە دەچێ بۆ شوێنێک زیاتر لە سعاتێک ئیلا خەریکی ڕەفتە بەستنەکەی و ئەم زۆرە شتانە دەبێ ئەمە کات کوشتنە گەنجایەتی کوشتنە ژیان کوشتنە هەندێک ڕۆتینیات هەیە سادە بە سادەیی بژی و یەکێک لە ئامۆژگاریەکانی ترم خوشکانی بەڕێزم چەند دەتوانی ڕۆژانە لەسرە خۆتی واجب کە بەلای کمی 100 جار 200 جار حتا 1000 جار حتا 10,000 جار بري أستغفر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه وزور بري لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم چونکە ئەمە گوناهە کانت دەسڕێتەوە پایت بەرز دەکاتەوە سینەت فراوان دەکا کار و ژیانت ئاسان دەکا ڕزقت بەسەردا دەبارێنی خۆشەویستت دەکا لای بەندەکانی خوای گەورە و خوای گەورە کارە زیادزیەکانت بۆ ئاسان دەکا و خوای گەورە مۆفەقی دنیا و قیامەتت دەکا بۆیە ئەمە بیکە سەر ویردی زمانت و زۆر سەڵاوەت لەسەر پێغەمبەری خوا لێ بدە درود و سڵاوی خوای گەورەی لێبێ
خوشی بەڕێزم ئامۆژگاریشترمەوەی هەمیشە ڕووگەشت بە بەرامبەر بە خەڵک و هەمیشە نەرم و نیام بە بەرامبەر بە خەڵک چونکە تۆ ئەگەر نەرم و نیام بووی و هەمیشە لێوت بە زەردەخەنە بوو ئەوە هەم سۆز و هەم خۆشەویستی خەڵک بۆ خۆت کەسب دەکەیت و لە هەمان کاتە خوشی بەڕێزم ئاسۆی ژیانت فراوان بکە ئاسۆی ژیانت فراوان بکە هەوڵ مەدا بیر لەوە بکەیتەوە کەسێک قسەیەکی کرد غەیبەتێکی تۆی کرد قسەیەکت بۆ گەڕاوە خۆت تەنگاوکەیت و بیکەیتە بەبەر وەکو برێ بەگرێک لەسەر دڵتا نا ئاسۆی خۆت فراوان بکە لێبوردەیت هەبێ بەرامبەر بە خەڵک پۆزش بۆ خەڵک بهێنێر بێ ڕەنگە وای نەگوت بێت ڕەنگە مەبەستی ئەمەنە بێ بیر لەوە مەکەیتەوە ئینتیقام لە خەڵک بکەیتەوە ئەها پێغەمبەری خوا دەفەرمێ ئیاکم وەظەن فإن الظن أكذب الحديث نەک گومانی خراپ بە خەڵک مەبە و قسەیەکت بۆ گەڕاوە برێ تکال لێ دەکەم ئەم قسانە بۆ من مەگەڕێنەوە ئەها وەکو زانایەکان دەڵێن دەبێت چەند ناخۆش بێ لە ڕۆژی قیامەت تۆ ئەو کەسەی کە ڕقت لێ غەیبەتت کردووە بۆ غەیبەتت کردووە بۆ بوختانت پێدا کردووە چونکە ڕقت لێ بوویتەوە اینجا بزانە لە ڕۆژی قیامەتی دەبێ حەساناتەکانی خۆت بدەی بە ئەو و سەیئاتەکانی ئەو دێ بەس بۆ سەرەتۆ ئەمە چەند مامەڵەیەکی ناخۆش و دوژمن کارانەیە لەگەر خۆتی دەکەیت جا بۆی ئاگدار بە خوشکە بەڕێزەکەم لە کۆتاییدا دەڵێم ئەوەی کە باسمان کرد هیوادارم بێبارانی ڕەحمەت دلەکانی ئێمەی پێ ئاودان کرد بێتەوە وەخوای گەورە یارمەتی دەرمان بێ بتوانین خزمەتی دینی خوای گەورە بکەین و بتوانین شتێک لەم ژیانە پێشکەش بکەین خوای گەورە بمان کە بەمای هیدایەت بتوانین ئەگەر بە چرایەکیش بێ لەم بانگەوازیە ئیلاهیە پەیامگەاندنی ئەم پەیامە ئیلاهیە ئاسمانیە بگێنن بە خەڵک ڕەنگە یەک ڕستەی تۆ ڕەنگە یەک زەردەخەنەی تۆ دڵی خەڵکێ خۆش بکە پاشان تۆش پێی نەزانیت سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين